ناتالیا جاف فەرشی سووری لە سلێمانی ڕوود کردەوە. لە یەک کاتدا باسی خۆشەویستەکەی و هاوسەرەکەی دەکا. تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. ناتالیا جاف کچە کوردێکە خەڵکی شاری سلێمانیە. هەر لە سلێمانیش لەدایک بووە لە تەمەنێکی زۆر بچووک ڕویان لە ئەوروپا کردووە. دوای چەندین ساڵ ناتالیا جاف لە سۆشیال میدیا ناسرا و هەروەها ئێستاش لە نەرویج نیشتە جێیە و تەمەنیشی 28 ساڵە. ناتالیا جاف لە 3/3/2021 بەشداری لە فیستیڤالی فیلمی 09 کرد. بەشداریکردنی ناتالیا بووە هۆی سەرنجی گشت بینەران بەسەر فەرشی سووردا ڕۆیشت و بەجلێکی یەکجا ڕوود بەدەرکەوت. وەڕەخنەگران باز لەوە دەکەن خاتوون ناتالیا هیچ پێویستی نەدەکرد بەشداری بکە، بەڵام وەکو خۆنیشاندانێک و ڕکلامێک بۆ جەستەی بەشداری لەو فیستیڤالە کرد. هەتا ئێستا ناتالیا خۆیەک لای نەکردوێتەوە ئایا ئەو مێگابارتیستە یاخود مۆدێلە یاخود ئەکتەری فلیم و گۆرانیەکانە. وە زۆر سوپاسی فانەکانی خۆی دەکا، دەڵێت تا چەند پێتان دەکرێت جنێودەن، من پێش دەکەوم زیاتر بۆندی ڕکلامم بۆ دێتن. وە باڵاشی 106 سانتیمەترە و 75 کیلۆشە. بە مۆدێل ناگونجێ، پێم باشە بیر لە شتێکی تر بکاتەوە و خۆی بە شتێکی تر بناسێنێتن. وە خەڵکێکی زۆر ڕەخنە لە جلوبەرگەکانی دەگرێ، بەڵام ئەو دەڵێتن من لە منداڵیەوە لە ئەوروپا گەورە بووم، ئەم جلانە لە لای من زۆر ئاساییەوە لە ئەوروپاش زۆر ئاساییە، بۆیە ئێوە تازە لەم جلانە تێگەیشتوونە. و هاوینانیش لە کوردستان تەحموڵ ناکە، دەڵێ زۆر گەرمە، تا ئێستاکە کوڕە بچووکەکەم نەهێناوەتەوە کوردستان بە هاوین. وە زۆر کەس پرسیاری ئەوەی لێ دەکا لەگەڵ هاوسەرەکەت جیا بوویتەوە، خۆشەویستە نوێیەکەت کێیە؟ تەنها ئەو یەک وەڵام دەداتەوە، دەڵێتن نۆ کۆمنت. وە دەژڵێ کاتی برسیم دەبێ زۆر تووڕە و عەسەبی دەبم، بەڵام هیچ کاتێک تاقەتم نییە بۆ خۆم خواردن دروستکەم، هەر بە دلیڤەری داوای دەکەم ئاوە ئاسانتر و خۆشتر دەخورێتن. دەربارەی مەشروب دەڵێ مەشروبە کحولیەکان زیاتر حەزم لە شامپانیایە، لە لای من خواردنەوەی مادە کحولیەکان زۆر ئاساییە. وە زۆربەی خاوەن کۆمپانیاکانی ڕکلام بە فێری ڕکلام دانەوێ خۆیان لە من نێزیک بکەنەوە، بەڵام منیش بەبێ یەکود و بلۆچیان دەکەم. وە لەلایەن پیاوانیشەوە خیانەتێکی زۆرم لێکراوە، واروها تاکو ئێستاش عاشق نەبوومە. وە پرسیاری ئەوەشی زۆر لێ دەکرێ ئایا بۆ تۆ وێنە لە پشتەوە دەگری؟ دەڵێتن من پشتەوەی خۆم خۆش دەوێ. وە کاتێکیش لە گەرما و دێتە دەرەوە پێی خۆشە وێنە و ڤیدیۆی خۆی بگرێتن، دەڵێ ئەو کاتە بە فرێشی بە دەردەکەوم بەبێ مێک ئاپ. بینەرانی خۆشەویست، ئێوە چ ناوێک لەو بەناوبانگانە دەنێن؟ زۆر سوپاس بۆ سەیرکردنی تەواوی ڤیدیۆکەمان، وە کۆمنت و لایک و شێرتان لە بیر نەچی، واروەها لەگەڵ سەبسکرایب و زەنگۆڵەکەشدا بگرن ئی کەناڵی یوتیوبەکەمان. هەموو کات لەگەڵتان دەبین لە کلیل میدیا.